سلااوڕێ ساوڕێیان هیوادارم باش بن. ئەوڕۆ ئومێد دیسان شەکرێکی شکاندیە. دەرێ دەسەڵاتەکەیمە دیموکراسیە، ئەمە و کابرایە مامەبەسی لە نانەوەکەی دوونەیە لەبەرەوە گیر قسەی بە هەولێرێ گوتی. خەڵکینە هەمووتان جێتان لە قسەکانی ئەو کابرایە بوو، یەک قسەی غەڵەتی نە بە مەسوولەکی گۆ نە بە هەولێری گۆ بە هیچ کەسەچینەوە منجارە دەوەندە گوتیتی هەڵکی هەولێر نابی بێغیرەت بی، هەر ئەوەندەی گوتی، یعنی ئەو مانایچی. پاشان ئومێد گیان هەولێر بە قسەی ئەو نانەوایە بۆ قسە حەق و ڕەقانەی ئەو نانەوایەی سووک دەبی یان بەوەی کردیتە قەحپەخانە هەولێر، ئەو شارە نەجیبزادەیەی ئێستا بۆ بە قەحپەخانە لەژێر دەسەڵاتی تو حیزبەکەت. دەی ئەگەر دەتەوێت هەولێر سووک نەبێ و گوندی لوبنانی نێزیکە بزان دەوێری بێن دەرجدا بڕۆن، ناوێری. لەبەرچ ناوێری؟ لەبەرەوەی مەسوولە لە پشت ئەو قەحپەخانانەیە. هەمووشمان دەزانین قەحپەخانە بەناوبانگەکانی هەولێری ئیچەیە. ئومێد ئەگەر ئەتوو دەتەوێت هەولێر سووک نەبی بڕۆ ئەو قەحپەخانانە دابخە. ئەگەر دەتەوێت هەولێر سووک نەبی ئەو قایمقامەی کە لە ئەنجومەنی پارێزگاکە دەنجی پێدرایە کوڕە بەعسیە. واز لەوەش بینە هەولێر بەوەی سووک دەبی پڕتان کردی لە بەعسی. هەولێر بەوەی سووک دەبی ڕۆژنامەنووسێک چاڵاگوانێک ناوێری قسەی کە شار بەدەر دەکرێت وەکو هێمن مامەند و سەدانی تر. هەولێر بەوەی سووک دەکرێ ئازادی خوازێک لە هەولێرێ دوو قسەی بکە گرم دەچن بە سەریدا دەدرێت دەیگرێ. هەولێر بە شەلاتی و شەقوەشێن و سەرسەریەکانی حیزبەکەت سووک دەکرێت. هەولێر بە قسەی ئەو نانەوەی سووک ناکرێت. ئومەجیان ئەگەر دەتەوێت هەولێر کەڕامەتی بپارێزرێ بە حیزبەکەت برێ، بە سەرۆکوەزیرانەکەت برێ، کەمەک مێشتی بێتەوە سەرخۆی دنیا نما بەیان نامەی لەسەر دەرنەکە ئەوە کوردستان و هەولێری سووک دەکە. هەولێر بەوەی سووک دەکرێ ئێستا خەڵکە ئەسڵەکەی بووینە میێوان، خەڵکە میێوانەکەشی بووینە ساحب ماڵ. هەولێر بەوەی سووک دەکرێ خەڵکی باداوە و بەلاشاوە و سەیداوە خزمەتگوزاریان نییە، خەڵکی دۆلاراوەش ڕۆژ ئاوای هەولێرێ هایلایف دەژن. خەڵکی مەنتیقەکانی ڕۆژهەڵاتی هەولێرێ ئاو نییە بخۆنەوە لە ڕۆژ ئاوای هەولێرێ بوعەیرەتان دروست کردیە. ئومێد گیان هەولێر بەوەی سووک دەکرێت خەڵکە ڕەسەنەکەی بوویتە میێوان، دمبکتی و کۆیلە و کاسەلێس و لەشفرۆش بووینە ساحب ماڵ. هەولێر بەو شتانە سووک دەکرێت. هەولێر کەڕامەتی دەگەڕێتەوە کە خەڵکەکی وەکو ئیدریسی نانەوە دوو قسەی حەق و ڕاق دەکەن. هەولێر بەو شتانە سووک ناکرێت. ئومێدیان هەرویستم بە کورتە وەڵامێکی بچووک وەڵامی بدەمەوە ئەو کابرایە قەت تێناگە. ئومێدجان ئاخر قسە هەولێر بەوەی سووک دەکرێت پارێزگارەکەی بە جوون جوابی چاڵاگوانان و ڕۆژنامەنووسان دەداتەوە. گریمان جوونیشت پێ بدەن کو دەبی ئەتواز لە خۆت بینەمە هیچ کێشەمان لەسەرە تو نییە. کەسایەتی معنەوی تو پارێزگاری هەولێرە، نوێنەرایەتی هەموو هەولێر دەکە، کو دەبی ئاسیەوە نزمبی بە جوون وەڵامی خەڵک بداتەوە. ئومێد گیان هەولێر بە تو سووک بووە، هەولێر بە ئیدریس سووک نابی. کاتەکی خۆش ماڵاوە.